سەرەڕای ئەوەی ماوەیەکە دۆخی کارەبا وەک پێویست نییە، بەڵام ئێستا و دوای هێرشێکی درۆنی بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر هێندەی دیکەی دۆخی کارەبا خراپ کردووە. لە شاری هەولێر کارەبا لە 24 کاتژمێرەوە بۆ 5 کاتژمێر کەم بۆتەوە. هاوڵاتیانیش نیگەرانن لەو دۆخەی بۆ کارەبا دروست بووە سەرباری گرانی نرخی کارەباکەش. ئەمە ئەوڕۆ سعات یەکی شەوێ کارەبامان نما، کارەبامان نما بە قورعان بەلایەتی موبایلی ئێستا دەنەشا موبایلەکانمان کە هەمووی شعنی سۆرە، بابینتە پێش سعنیش سۆرە بەخوای سبێنێ مندارمان شتە مەکتەبێ بە قورعان فلاشی موبایلیمان پێکردی، موبایلمان هەموو شعنی سۆرە. داواکارین کارەباکەمان لۆ چاکەنەوە مەمنونتان دەبین. تراعي أسعار الكهرباء لەگەڵ دەستخۆشیمان بۆ کارەبای 24 کاتژمێری، بەڵام بەڕاستی نرخی کارەباکە زۆر گرانە، هاوڵاتی موچەی نییە، بازار لاواز و کزە و هاوڵاتیان و خەڵکی کوردیش خەڵکێکی باشن. بەڕاستی دۆخی کارەبا لەم چەند ڕۆژە هیچ باش نەبووە. اعتبار هذا الموضوع بڕانی کارەبای بەردەوام زیانی مادی زۆر لە دوکاندار و کاسبکاران دەدات، بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لەو خواردنانەی لە ناو ساردکەرەوەکانن بەستوویەتی و لە ئەگەری خاوبوونەوەی تێک دەچێت. سێ ڕۆژان نیو سعات دەبڕات سالێک داتەوە، نیو سعات دەبڕات سالێک داتەوە، لە دوونێ بەیانیانەوە نەبڕایتەوە. ئەوڕۆ سعادی شێ بڕا هەتا ئەوڕۆ سعات ساری بەیانیان، سعات ساری بەیانیان تۆ تا سعات نۆش ئەلحاوە نییەوتەوە ئەمە عەشیام تێکەچی. ئەوستا زستانەی ئەوە نییە، هایم بێر خراترە. داواکاریان چییە؟ داواکاریمان ئەوەیە کارەبایەکەی چاکەنەوە. نحتاج الكهرباء هنا. ئێمە لێرە پێویستمان بە کارەبایە. سەلاجەکانمان ماست و شیر و گۆشت و شتی دیکەی تێدایە. بەتایبەت لەم دوو ڕۆژە کارەباکە هیچ باش نەبووە. بەڕاستی ئێمە پێویستمان بە کارەبایە. طفى 12 بالليل. براسي تبي أو دروجة كهرباء خراب وتوزي چونكو أو إشي خوما يعني بتايبتي زور بيوسمان بكهرباء إشي ما طعم خود زين إما البيني أشياء خوي حاضر دكان وقت إشي ماركيت ودكان يعني مو دروج يعني وضع مطعم يعني تيك سؤال ورقاتي كهربانية إما يعني أو كهرباء مثلا آلته خفقي طحين وما طحين معناها حتى أصلا إيش ما نكردوا براسي أو وصل لي ريشتك لبيني ماشيني حمص بردوا لبو منطقة يتر حتى أشياء مطعم حاضر بكا أو دروجة يعني براسي بابي طريم خرابة. شەوی 26 لەسەر 27 ئەم مانگا هێرشی درۆنی کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر و بەو هۆیشەوە بەرهەمهێنانی کارەبا بە شێوەیەکی بەرچاو کەم بوویەوە. بەر لەو هێرشە درۆنیەش کارەبا لە زۆرێک لە گەڕەکەکانی شاری هەولێر کێشەی بۆ دروست ببوو، بەشێکیشیان ماوەی 30 کاتژمێر و زیاتر کارەبایان بڕابوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.